هاوڕێیان ئەحمەد چەلەبی خواعەفریکا هەستا قسەی کرد جێڕایەوە وتی ئەو کاتی کە بارزانی ساڵی هەفتانەوە وەفاتی کرد لە ئەمریکا من قەت نەمدی بوو بەس بیستە بوو وتی تەلەفۆنیان بۆ کردم وتیان وەرە وتی کە چوو لە خەستەخانە بوو جەنازەکەی وتی پەشۆکا بوون ئەوانە وتی کورد بۆسبێکی زۆر خراپی بەسەر هاتە بوو شکستیان خواردە بوو شۆڕشەکان شکستی خواردە بوو ئاوەرەکانی عێراقی و کورد و ئەوانە 150 کەسێکە بوو کۆبوونەوە وتی هەموو تەلەفۆنمان گۆڕیەوە وتمان بەرنامەتان چی وتیان جامان نردوو بۆ ئێران ئەگەر قبول کرد جەنازەکەی لەسەر وەسیەتی خۆی ئەیبەنەوە بۆ ئەوێ و لە شنۆ ئەینێژن ئەگەر قبولیشیان نەکرد لێرە ئەینێژن وتی ئیدارەی ئەمریکی لەوێ بوون وتیان ئێمە هەموو شتێکشەگیرنە ئەسڵی خۆمان و وتبیان لە سەکردەی لە سەقەبرانی سەکردەکانی خۆمان ئەینێژین وتی ڕۆیشتین بڵاومان لێ کردو وتی تەلەفۆن کرایە وتیان لە فڵان ڕۆژ ئەیهێنە فڕاکەخانە لەوێ بۆ خواحافیز بوون لە جەنازەکە لەوێ بن هەر کەس پێی خۆش بێ وتی کە چوو وتی هەر سەیرم کرد ئیدارەی ئەمریکی زۆریان هاتە بوون بۆ ئەوێ وتی ئەوەی بەلامەوە سەیر بوو بە ئیستیعرازی عەسکەری هێنان جەنازەکە وتی ئەوەی لەوە سەیرتر بوو سێ تیاری حربی هەستان لەسەر جەنازەکە لەسەر مەطار مەراسیمێکیان کرد بەسەر جەنازەکە ئیستیعرازیان کرد مەراسیمێکی جوانیان بۆ ڕێخستە بوو وتی بۆ مشتێکی سیر هەستم کرد زۆر احتیمالان پێیا بۆ ئەمریکا وتی جەنازەکەیان بەڕێ کرد و خواحافیز بوومان لێکردن ئەحمەد چەلەبی وتی لە نوێنەری وەزارەتی خارجی پرسی علاقەم لەگەڵی خۆش بوو وتم بۆ وا احتیمالی پێ نا احتیمالمان پێ نیاوە ئەم کابرایان خۆی شت بوو ڕتبەی جەرناڵی هەبووە ڕتبەی جەرناڵی فەخری هەبووە لە ئیتحاد سۆڤێتی وەرگرتووە هەموو جەرناڵێکی عەسکەری ئێمە مەراسیمێک بۆ کرد زەعیمی قەزەیەک بوو سەورە شەرکەتی سەورەی هەبوو لە ناو کورد و لە ناوچەکە و شۆڕش و سەورەیەکی دروست کرد خەریب و ناوچەکە بە کاملی بگۆڕێ ئەوە بوو ئێران و عێراق اتفاقیان لەسەر کرد و شتەکان هەڵوەشانەوە یان تێکا ئەحمەد چەلەبی وتی بارزانی یەکەم سەرکردەیە لە هەموو دنیایە گەورەترین شۆڕشی کرد یەک بس ئەرزی بەناوە هیچ سەرکردەیەک لە دنیا ئەو شانازی تەنها لە بارزانی هەیە شانازی وتی ئەحمەد چەلەبی قسەیەکی سەیرتری کرد وتی لەوە سەیرتر براگەورەکەی بارزانی هەتا مرد دەستی بەرپارە نەکەوت وتی ئەمەشیان لە تەریخی هیچ میللەتێکە هیچ سەرکردەیەک و هیچ سەرۆکی میللەتێک هیچ کەسێکی ناودار ئەم شەهامەتە ئەم فەخرە ئەم تەعریفە بۆ ئینسانیەت و بۆ شەخسیەتی نیەتی وتی تەنها لە مەلا ئەحمەدی بارزان براگەورەکەی ئەوە بوو بارزانیش یەک پس ئەرزی بەناوە نەبوو براگەورەکە دنیان شێخ عەبدولسەلام وتی ئەعدام کرا لە ساڵی هەشتایە لە ئێران ئازا مستەفا هینی بینی بوو هەژار مکریانی بینی بوو بەڕەحمەت هەردووچە بەڕەحمەت کرد وتی لە هەژار مکریانی باسی ومانە کردکەوە شۆڕشەکە شکستی خواردووە و ئەوانە وتی زۆر شتی باس کرد وتی من بەو تاریخی کە لێناوم و بۆ تەمەنی کە هەمە زۆر لە سەرکردەکانم بینوەی کوردوی هەموو پارچەکان و ئەوانە بەڕاستی بارزانی بۆ من نەک هەر سەرکردەیە پیرۆزە من وەکو ئینسان نایبینم وەکو شتێکی پیرۆزێک بینم وەلا ئەم بۆ بارزانی وەکو شتێکی پیرۆزە نە وەکو ئینسانێک یا وەکو سەرکردەیە وتمی بەڵام ئێستا جەلالی و ئەم دەمڕوتانی دوای بەم جەلال کەوتون پێڵەن قارەمانی ئاژمەحاڵ وتمی لە هیچ کۆمنتێکە بگێ بۆ ئەم شتا هیچ قسەیەکم نییە لەسەر ئەمە وازی لێبێت بۆ ڕۆژگار ئەمانە